سڵاو دڵگەشت بووین کە قەدەری پێکەوەبوونمان لە شەوێکی تری ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزا بەیەکەوە بوو. بابەتی ئەم شەومان بابەتی ئیسرافە بە کوردیەکەی بە فێڕۆدان. باش، یەکێک لە فەلسەفەکانی مانگی ڕەمەزان ئیسراف نەکردنی موسڵمانانە بە ئەو شتومەکانەی کە لە ژیانی ڕۆژانە بەکارێنێ بە تایبەت خواردن. بەپێی داتایەک تەنها لە باشووری کوردستانە تەنها لە یەک ڕۆژە نزیکی 15 تەن خواردنی بەرماوە فڕێیرێ، بێجگەل لە لایلۆن و بێجگەل لە ئاسن و نازانم چی و چی، بەس خواردنی بەرماوەی سەر سفرە و مەطعەم و چۆ. یعنی ئەگەر بە میتۆدێکی مەنتەقی بیری لێ بکەینەوە ڕەنگە ئەو 15 تۆن خواردنە دابەش کرێ بەسەر فەقیر و هەژارە ڕەنگە برسی نەمێنێ لە باشووری کوردستان. بابەتەکە بابەتێکی ڕۆژانەی هەر کەسێکە و بەداخیشەوە هەر بەپێی داتاکان لە مانگی ڕەمەزانە ئەم ئیسرافە زیاترە بێ لە بریەوەی کە کەم بێتەوە. جا بۆیە هیوادارم ئەم بەرنامەیە سوچێک لە بیرکردنەوەی یەکەم کەس ڕۆژوانە بگرێ کاتێک کە بەسچی برسی خۆیەکە بە بازاڕە لە بری ڕۆبع کیلۆی لوقمە قازی 2 کیلۆ کڕێ لە بری مریش کێسیانە کڕێ لە بری چی وە تا دوایی و دواتریش لەسەر سفرەکە نیوەی کۆکرێتەوە فڕێیرێ. مامۆستا جاسمەڵی چی؟ بابەتی غەریزەی خواردن خی گەورە مێرەبان کە لە مرۆڤ و لە گیاندارەکانە دروستی کردووە لە ئیسلامە زۆر جوان معالەجەی کێشە غەریزەیەکان کراوە. لە هەندێک شوێن لە هەندێک دینیان لە هەندێک کلتورە هەیە غەریزەکان مەمنوعی، تر وایە غەریزەی خواردن، جار وایە غەریزە مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک خۆراک نەخوا و بچێت خەڵوە بکێشێ و 40 ڕۆژ مێوش بخوا و نازام چی جۆرێکە لە فەزیلەت. لە ئیسلامە سەیری ئاەتەکانی قورآن کە خوا لە قورآنە فەرمی یا ئەیها الذین آمنوا كلوا من طیبات ما رزقناکم واشكروا لله إن كنتم إياه تعبدون. بپێغەمبەرانە فەرمی صلاة و سلامی خوایان لەسەر بێ یا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم. ئەمانە تەکید لەسەرەوە کەتۆ کە مەسەلەی غەریزەی خواردن لە دینی ئیسلامە زۆر گرنگی پێداوە لە وەسەتا ڕایگرتووە، نەوتوێتی واز لە غەریزەکەتان بێنن باش نەفەرموویەتی غەریزەکانتان بەرەڵا بکەن. بۆیە لە ئاەتەکانە زۆر تەکید لەسەرەما کەتۆ مەسەلەن خوا لە قورآنە فەرمی یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. ئەفەرمێ ئێوە بخۆنەوە مەجال هەیە، خوای گەورە مێرەبان طیباتی ڕزقی بە ئێوە داوە. یعنی ئەو زەویە ئەم ئەنواع و ئەشکاڵە لە ئاەتێکە باسمان بۆ کە فەرمی وفي الأرض قطع متجاورات. ئەم گشتە پارچە زەویە گشتی دراوسەی یەکتریە. خوا حەز ناکەم درێژە بدەم بابەتەکە بە کورتی. ئەفەرمی يسقى بماء واحد ونفضل بعضها على بعض في الأكل. یەک ئاوێ درێتێ، ئاوێکی بێڕەنگی بێتامی بێ بۆ نەدرێتە ئەو زەویە ئەم هەموو ڕەنگە لە بێ ڕەنگی، ئەم هەموو بۆنە لە بێبۆنی، ئەم هەموو تامە لە بێتامی دروست ئەبێ بۆ ئێوەیە گشتی لێی بخۆن، حرام نییە بۆتان، ئەستفادەی لێ بکەن، سوودی لێ بن، بەس ئیسراف مەکەن، بەس زێدەڕەوی مەکەن. ئەمە زۆر نیظامەکە یاسایەکە لە هیچ شوێنێکە بەم شێوازە نییە، یعنی بە دەقیقی باس لەوە بکە کە ئێوە مەجالتان هەیە ئیسفادە لە سروش بکەن، ئیسفادە لەو خۆراکە بکەن کە خوای گەورە مێرەبان پێتانی داوە. لەبەر ئەوە ئەبینی لە قورئانە دوو زاراوە هەیە لە قورئانە باسیەکە، یەکێکیان باس لە ئیسراف ئەکا وەکو لەو ئاەتانەی خوێندمەوە، یەکێکی تر باس لە تەبذیر ئەکا. خوا لە قورئانە فەرمێ وآتی ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان للإنسان كفورا. تبذير عفوا وكان الشيطان لربه كفورا. أفرمي تبذير بمعنى أوتاني كسيك بيه زيادة روي لبكارهناني نعمة كان بكال لا نك زيادة روي هر بكارهناني نعمة كان لحرامة هر كسيك باش بتشوك ترين بكارهنان لحرام بكار بيني بيه وترين مبذر والله لحلالة زيادة روي بيه باش أي بو جناجيري أي بو مثلا
ساڵ بە ساڵ بە دەیان و بە سەدان مامۆسای ئاینی وەکو جەنابتان بە دەیان و سەدان توێژەر قسە لە سەرم بابەتاکە داتا هێنرێتەوە کاکەوە بۆ گوێ ناگیرێ ینی ئەمە تێنەگەیشتن نیە لەو فەلسفەی کە خەڵک نازانێ بۆ بە ڕۆژووە بێ يعني تو بالذات وكو جناب فرمي رمضان مانجي طاعته لو رمضان زياتر إسرافك يعني هو بزانك وخلق بجيان بوتا تشاولي كري كاتي تشاولي كين سيري كين باواي عيب نيا يعني بعكسه عيب يسا مثل كسك ميواني بيت إسرافي تيانكا أو اندشت نخات بردسي سيئوني أو بكاكا مثلا بومنا من أم جماعة دعوة كم لا يقوم سێ نەفەر لامە بەشی 9 نەفەریان بۆ ئامادەکەم بەشی سیەکە خۆن 6 بەش یەمێنێتەوە 6 بەشەکە زۆربەی ئەڕژێت فڕە ئەدرێ ئیسە من بۆ نمونەیە بۆت باسەکەم لە ئیسلامە سنت وایە گوێزەبانە بۆ مناڵ بکرێ خۆی ئەسڵ وایە سنەتە باش وایە ئەو خواردنەی بۆ لێ بنرێ بکرێتە چێشت شتەکانی حازر بکرێ و خەڵکی بۆ داوات بکرێت سنت وایە زانەکانتیانە جائیزیشە بە گۆشتی بەش بکرێتەوە ئایا کامیان باشتر ئەڵەن لێنانی باشترە تەسەوڕەکەی من ئێستا خەڵک پرسیارم لێ کاڵێ مامۆستا بە گۆشتی بەشی کەمەیە لێ بنەمەڵم بە گۆشتی بەشکەوە خێری زیاتر ئەڵێ چۆن ئەڵم لەبەر ئەوەی لە کورسانی خۆمانە کاتی ئەکرێتە چێشت یەک بەشی ئەخرێت دوو بەشی فرادرێ ئیسرافی تیا ئەکرێ زیادەڕەوی تیا ئەکرێ خەڵکی دەوڵەمەنی بۆ بانگەکرێ بە گۆشتیەکە بیوەبی دەرماڵێکی فەقیر 7 نەفەر لە کیلۆیە گۆشتە خۆن بەس لێ کە دای ئەنەی هەمووی ئەەکەی 20 نەفەری بۆ بانگەکەی کەمێکی لێ خۆن و باقەکەی ئەرژەن لەبەرەوەی هیچ خێری نەیە ئەمە بەحساب با بڵین ممارەسەی کەشێکی دینیشە باش دکتۆر لە ڕۆژهەڵات ئەمەوان نییە یان یەکێک لەو شتانەی کە من زۆری عەجابم پێی هەیە من وەختی خۆی کۆمەڵێک دۆست و ناسیاومان هەبوو لە ڕۆژهەڵات جاوە بەرنامەیەکی تریش لەسەرەوەکەین کە کورد چەند نەکبەتین باشوور بە ڕۆژهەڵات ئەڵێ ئێرانی و چوزانم ڕۆژهەڵات بە ئێماڵێ عێراقی و ئەو بۆڵێ ئەوە بەرنامەیەکی تر و بابەتێکی ترە بەهەرحاڵ دۆست و ناسیاومان هەبوو بیرمە مەسەرەن کە ئەچووی بۆ ماڵیان بۆ داوەتێک بۆ نان خواردنێک تەلەفۆنیانە کرد پیانەوتی ئەرێ تۆ چییە خۆی فاسۆلیا خۆی مریشکە خۆن گۆشتە خۆن حەستان لە شلەی قەیسیە حەستان لە شلەی فڵانە هەست ئێمە ئەو کاتە بیرمە کە سوکاری من گاڵتەیان پێکردن ئەمە عیب نییە تەلەفۆنێ بۆ کاڵێ تۆ چییە خۆی بەڵام ئێستا لەو فەلسەفەیەتیەگەم کە بەڕاستی ئەوە ئەوجی سەقافەتەوە ترۆپچی ڕۆشنبیریە کە تۆ میوانی جێتە ماڵەکە و زۆری ئەتیادێسا ڕەنگە من خۆمان سەغڵەتکەین ماسی بۆ تۆ دروستکەین نەیخۆی ڕەنگە تۆش لەبەر دڵی ئێمە بڵێ چی بکەم شتێ بکەی بە ماعیدەی خۆتا کە حەزی لێی نییە ئەی ئەمە ئەوە باشتر نییە بڵێم ئەرێ دکتۆری ئازیز تۆ لە ڕۆژاوەوە هاتووی ئێستا ئەو ڕۆژە بێبینەران ناخۆش نانمان خوارد هەر لە مەطعەمەکە من بە جۆرێک هەمان شتمان خوارد هەردووکمان من بە جۆرێک حەزم لێی بوو تۆ بە جۆرێک حەزی لێی بوو دڵنیام ئەگەر تۆ لە ماڵی ئێمە بوویتایە لە مەطعەمەکە ڕووی ئەو هەیە داوایکەی بڵێ کاکەوەی من وا بێنن باشە و شێفەکەش و برادەرانیش خەڵکی ڕۆژاوا بوون یعنی یەکسەر لێت تێگەیشتن بەس ئەوە لە ماڵی ئێمە بوویتایە ڕەنگە بە شەرمەوە بوو خواردایە بەس ئەگەر تەلەفۆنێ بکەم بڵێم ئەڵێ دکتۆر تۆ حەزێ لە چییە تۆ چییە خۆی گۆشتە خۆی چەوریە خۆی یعنی ئەم سەقافەتە بۆ بڵاو نابێتەوە بۆ خەڵک لەم شتە تێناگا بۆ ئیسرافکردن بۆ بە پۆزلەیان و بۆ بە بەشێکی مهم و بە پێچەوانەشەوە گەر بچینە وردەکاری بابەتەکەوە ئەوە ترۆپی سەقافەتە مەسەلەن تۆ تەلەفۆن بۆ من کێ بڵیت ئەرێ دەروون تۆ چییە خۆی حەزی لە فاسۆلیا ئێمە بە بێخوێگوین حەزی لە برنجی درێژە حەزی لە برنجی خڕە نەک لەبەر من خڕەکە لێنی درێژەکە لێنی فاسۆلیا لێنی ئەوە لێنی بە هەمووی من ئەمە ناخۆم جان لەبەرە خۆشحاڵم کە هێژی ڕۆژاوە وانە و منیش لێوە تێم ئینسان خۆشی تێ لە جێگەیەک و بێ بۆنی خۆشوێت تامی خۆشوێت ڕەنگی خۆشوێت لە ڕاستیە کولتورێکی دوور و درێژە ڕەنگە ئیسایەکێ بێژە چون قەیرانی داراییانەوەکەنە نەوەڵا شکری نیعمەتەکانە ئێوە نەوەدەکانی خۆتانتان لەبیر نییە خۆتان و خۆمانی نییە وەلێ گەرەکمە بیخەمەوە بیرێ و خەڵکانە گوێمان لێرن نەوەدەکان کاک کەریمی عەنەبی لە هەڵەوجە ئاشێکی بوو ئاشەمەکینەیە ئاردی هارد وتی ژنێ ها بۆ لام بەو شاخانە بۆ دانەوێڵە گەڕیا و دوو چنگ دانەوێڵەی لە سوحتانی وەڕۆ کۆ کردووە ئەوردی وتی بیهاڕە بۆم ڕوانی من هەر نازانم دانی چییە
واگەر بیهاڕم بۆی نازانم نانەکەی بیخۆن ئەیان کوژێ یان نیان کوژێ وتی لە مزە ئاشەکە دوو جاممدا پێی وتم خۆشکم ئەمە بەهاڕە ئەوەمەوە لەو قەیرانە وتی کە دام پێی دانەوێڵەکەی تێکەڵاو کرد تو بۆ واکەیتە وتی با بەش بکە ئەمە کەمە وەڵامی ڕۆژاوا نادەمەوە خۆشحاڵەوم شتێکی جوانتر بێژم کە من وا ئەزانم فەلسەفەی ڕۆژەگرتن بابی خێنە بەرچاوی ئازیزانیش ڕۆژەگرتن ڕوبەڕووبوونەوەستەکی خۆتا لێرە خاڵێکی بچووکی چەکەمەوە 3 شەرممان هەیە شەرمێک لە خەڵک خەتا بکەی خەڵک پێ بزانێ خەجاڵەتی بکێشی شەرمێ لەخوا خەڵکیش نەیزانن خوا پێتەزانێ خەجاڵەتی بکێشی شەرمێکی ترمانە خوایش نەپەرسی و خەڵکیش نەوێ هەر تووشی ئەبی ئەگەر بۆ خۆت گرنگی قەعەلوی بە خۆت درۆ نەکەی جا ئەو شەرمە ڕوبەڕووی خۆتەوێتەوە چۆن لە دەستی دەربازەوی بچیتە کوێ خۆت نەبی زۆرێ لەو وڵاتانە کە خوایان نییە ئاتئیستن بێخوان بەمە ئینسانەکان پەروەردەکەن لە خۆت خەجاڵەتی بکێشە چون خەجاڵەتی کێشان شۆڕشێکە لە بەرانبەری خواوە بۆ تۆ لە بەرانبەری خەڵکۆ بۆ تۆ شەرم لە خۆ شۆڕشێکە لە خۆت بۆ خۆت ئەچیتە کوێ خۆت لە خۆت شۆڕش نەکەی جاوشتانە بەهایەنە وەختێ لە ناویانەبەی شەرم نابێ ناوێ ئینسان تووشی شەرم بێ ئەو چتە گرنگە پێویستە ژیانی یەکێکە بابڕێوە یەکێک داماوێتی تۆی خەیتە زبڵەکەوە ئەمە ئەگەر تێبگەی شەرمەکەی کە تێ نەگەی نازانی غەڵەتە وەختێ نازانی غەڵەتە لە چی شەرم بکەی تۆ ئەگەر زانیارێکی تێ نەبێت چۆن بە کەسێکێژی ئاوائیش بکە بۆ یەکانە بەزانین ئەو شەرمە ئەو بەرگری لە ئیسرافە دروستەوە و ڕۆژیش گەرەکی ئەم زانینەدا بمەرزێنێ لە هەموو جێگەکانی بۆ داینامەزرێنێت ئێستا عەرزتێکم لە هەموو جێگەکانی وڵاتە تۆ بچۆ ناوی مرتازە هیندیەکان ڕۆژوو هەیە چۆن ناوی کاکەیەکان ڕۆژوەیە مێر ناوی ئیسلام ڕۆژوەیە بڕۆ زندانەکان کەسەکەەوە تووڕە بووە گەرەکی خۆڕاگری نیشان بدا بێژێ من بەرانبەر بە غەڵەتێک خەریکم هام لە سیجنا ڕۆژوەگرێت ناوی نانا ڕۆژی یەژێ پێ ئەتساب دەمەگرێتەوە لە خواردن و دیارە ئەم ئینسانە ئەتوانێت بەری نەفسی خۆی بووری ئێمە چەندین بەژین بەشێکمان حیوانیە بە زوانی ئیسلام بێژین ێژین نەفسی ئەممارە بە زوانی دەروونناسی بێژین ێژین پێی نەهات ێژین پێی ئید کە بەشی حیوانی تۆز ڕاتەکێشێ بۆ خواردن بۆ خەوتن بۆ ئیسراحەت و لە کوێتەوەیتە ئینسان لەو جێگا بۆ خواردنەچی مافی بەرانبەری لە بەرچاوێ پێداویستی بەرانبەری لە بەرچاوێ زۆر کەس کات کەسەکە بەرانبەر بە تۆ مافی نییە وەلێ هەستەکەی پێویستیەسی و تۆش لێت زیادە ئەیکەیتە ئیحسان ئینفاق مەگەر پیتر سینگر کە نهزەتێکی دیگەر دوستی موەسری دروست کردێ مسلمانە نەوەڵڵا خەریکە خزمەتێکی گەورەی جیهانی لە بەشی ئیحسان و پیاوەتی ئاکات ئالێرانە تۆ بەری خۆتەگری ڕۆژوو بەری خۆگرتنە ڕۆژی یەکەمی ڕەمەزان ڕۆژمانەرد نەمانەزانی نیوەڕۆ کەوتە بیرمان تینومانە ئەچین ئەومانە خواردێکێ نەیە هێشت ئەو نەخۆی وایتە ڕۆژت دامانە ناوە تۆ وەکو بەشە حیوانیەکە تینتەوێ ڕۆی بۆ ئاو خواردن شعور وەختێ زانی وای بە ڕۆژوو واستێری چۆن کەسەکە ئەچوە لە تەجمیلە لە جێگەیەکی جوانکاریە لەش جوانیە هەوڵەدا ئاسن هەڵەبڕێ لە مەسبەحێکا مەلێکاژی بۆ یەژێ گەرەکمە لەشم جوان بێ کێشم دابەزێ ڕۆژێری گەرەکتە ڕۆح جوان بێ بتانی لەگەڵ خۆتا کێبەرکێک بکەی بێژی لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە ناخۆم کابرا لە زیندانە ێژێ لە ئێستا تا ئەو ڕۆژە شتە جێبەجێنێ تا ئەمرێ ناخۆ تەکی خۆتا گرێبەستێکەکەی من ئەم ئیشە بە دروستی نازانم یا قەوڵم داوە نەیکەم وە گەرەکمە بزانم بەشە حیوانیەکەم ئەکەوێتە ژێردەسەڵاتی خۆم بەری بورم و ئێوارە کە بانگەدەن ئیتر ئەبێ سنوورێک بێ لە ڕاکردنا لە وەرزشا سنوورێک بێ ئێوارە کە بانگەدەن بانگەکە سنوورە وەختێ بەربانگەکەی تۆ پێش لە خواردنی خۆشیقینەکە ئاوەکە خواردنەکە هەستەکەی توانی شتێ بکەیت لە خۆ خۆشحاڵەویت ئەم خۆشحاڵ بوونە بەخۆ عزەتی نەفس دروستەکات بۆ نایکەن بۆچی ئەمە ناکەن لەبەر ئەوەی بەلا ڕێواچوە گەر مەجالە تا لا ڕێکەش بێژم ئەنا تا بێسم باز لە لا ڕێکە بێنە چارێ لە ڕۆژ ئاوا ئەم بابەتە چۆنە یعنی با بەشێکی نیوەی بابەتەکە بخینە ڕەمەزانەوە بەگشتی ئەم ئیسرافە لەوێش هەیە من بۆکو خۆم ئەوی کە بینیومە لە ڕۆژهەڵات زۆر کەم ئیسرافی نان خواردن هەیە دەردی مامۆساوتی پەیوەندیەکەش بە زروفی اقتصادیەوە نیەوەی کە من بۆ باسەکەم 10 ساڵ پێش ئێستاش توزانم مەتا دوایش ڕۆژ ئاواژی تەسەووری مندا وەکی هەر جەهەکیە ینی احتیمالە مەسەلی فەقیرتی مەسەلی نەبوون
أو ببي سبدم سبب جو إسرافي نبي، لكن أجر إمكانها بي أو إسرافها دبي حقيقة أو إسرافها موجودة. ولكن من فرد حزدكم تشكدي بيجم وك مروفك مسلمان هر إنسانك مسلمان وظيفك ويها أو دنيا جبرجو ديني إسلام دا مروفي مسلمان رابون رونشتني وينا خوارن وخوارني وينا رازان ورابوني وينا حمبو غايتك يا آياتي قرآن بيروز بيجي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين خوارن وخوارن ورازان ورابون وجيان ومرن حمج بو خدي تعالى يجبو خاطري خلافة إنسان خدي تعالى لسروي في عرض خوارنجي بو يكوان مسألة يعني جو خوارن جزء كي مواضيع إسرافية نحمو مسائل إلي إسرافي مسألة جلهية مسألة آفائية مسألة زور مسائل إسرافي هيا بيقومان من متفق من الجرهر أو ما مستعين بريز موضوع إسراف ده من جودات تفكيرناكم ولكن خوفي من طرسي من انه احتمال كسم قول ما جهدار دكن انسانك خدي تعالى امكانات دانيدا باريكي ويها نعمتك خدي تعالى دايدا قصي ما فين بك وكانه نابي او نعمتي خدي تعالى دايدا بي كيف خوشي وخبكي او زور بابتي جفتو جدانا موضوعي جو انسان كيفاليتيتي ما مستوى جالكي بكراني دكتور خاني موضوعي كيفاليتيتي او اشياء جو بكارتني خوارنا جلا عربيه مسلكي خانوها موضوعي كيفاليتيت موضوعي تشتي قد جي حزدك أو موضوعك بابتك جدايا حد آيات القرآن بيروز بيجي وأما بنعمة ربك فحدث أجر خذ تعالى نعمتك دابتا بربي جيان دبي أو نعمتك قصبك ينجي بيخبر عليه الصلاة والسلام بيجي إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده خذ تعالى حزدك أجر خذ تعالى نعمتك دابتا إمكاناتك دابتا برا دابتا جلك جوان دابتا أو تشبر خيابة برا ديار كريم بوش فشارتي بي بيخبر عليه الصلاة والسلام ده حديثك خدد بيجي حسنوا لباسكم وأصلحوا رحالكم وكونوا شامة بين الناس جلي خوا باك بكن حيواني خوا أجر ترجمة بكن ماشيني خوا سياري خوا باك بكن ببن مينا شامكي مينا مومك دناف خلق ده أو دو بابتي جزور جودانا حزناك متي كل بكن موضوع إسراف جبر وياكي تعريفي أو تجاوزي حده إسراف شيء تجاوزي حد أو تشتي زيادة حاجتها أما أو تشتي بيوستي تبيها شون جران بيجي شقاس بها بيجي ما دام إمكاني تهيا خدي تعالى أو بك جبرجو حديثي بيخنبر عليه الصلاة والسلام أجر خدي تعالى نعمتك هدايته برا أو نعمة ديار بي موضوعي يعني مراعاتي يعني فقير وهجران سكيتو أوي مثلا كابراجر خوا بياوه مثلا جيرفاني گرم و گوڕە قەیچێکە با قاتێکی جوان لەبەرکە قەیچێکە با باشترین خواردن بخوا مثلا بەڵام گەیشتە ئەو شوێنەی کە چکە نەوەکە هەندێک کەسیشەیە مامۆستا جاسم بە سلەیمانی پێڵێن ڕەزیل یعنی هەندێک کەسیشێ ڕەزیلیش یعنی بە بۆچوونی من ڕەزیلی لە ئیسراف خراپترە يعني أجر بو أو يك أو چند آياتي جو ما مستجاسم آنينا زمان أو آيات أجر مروفي مسلمان تفكير بيبكي ما يزدك جو آيات القرآن بيروز أمري مروفي مسلمان دكي بوسط موضوع نرزيل لإسراف حتى حكمتي آيات القرآن بيروز حكيم لقمان دمج وصيات لكم كوري خواكريا جرد بيجي ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط دستي تبرنا قرتيبي حتى جو تشتك درناكبي يكفلسي درناكبي ونأو بياوكي جو دستي تفكيري بها محمو إسرافي هاري فتقعد ملوما محسورا باشي أو دانشي أو قبرتشون موضوعي وسط زور مسألة جرينجا أو يك ده مسألة خوارن ده خوارن مهمة مروف بخي حد كسن دكتورين كسن جو بسبورن أو موضوع زور جرينجا موضوعي كفاليتيتشي أجر خذي تعالى إمكانه وقوة دايته بك عن دعيني وقت ده بيخمر عليه الصلاة والسلام إرشادي مدك بيجي بحسب ابن آدم لقيمات يقيمن صلبه بس يكري آدم چند باري جو جياني ويدرست بكن أجر أو إنسان مصر إلا خوارنكي زيادة بخي بيخمر عليه الصلاة والسلام بيجي برا معيد يخو تقسيم بكسر سيجورا جو قسمك بو خوارن قسمك بو نفس قسمك بو وخوارن دەست خۆش منەمێ تۆزێکەوە نیە
پەیوەندیەکیش دروستکەین من نقطەی حەز دەکەم ئیشارەت بکەم تە بۆ موضوعی شەرمی کرد و موضوعی ڕۆژهەلاتژی من حەز دەکەم ئەو مەسەلەژی بێژم حقیقەتەن یعنی ئەو پێویستە مرۆڤ ئەو شەرمی ڕابێ ئەم تەجاوزی ئەو نقطە بکەن من وەکی نمونە بێژم ئێستا من ئەوروپا من وڵاتی نەروەجمەوە 18 ساڵ یەکەم جاری دەمی گۆ من چوومە نەروەج یعنی کابراکی نەروەجی من داوای خواردن کرد پەتاتی کەلاندی دانا من پەتاتە دعوەتی بوو و ئەندامی پەرلەمانی نەروەج بوو لای دۆست و هەواڵی من ئێستا گۆل تەماشا دەکەن گۆهدار دەکەن تێبیرێوانە من دعوەتی دۆستێکی بووم ئەندامی پەرلەمانی نەروەج بوو خواردنی گۆدا من پەتاتەی کەلاندی بوون باش کەچەپی لەگەڵا بوو باشە ئەمێ و پرسیارە بکەم لە هەرسێ بەڕێستان تۆکو باشوور جەنابە دۆکو ڕۆژئاوا مامۆساژ وەکو ڕۆژهەڵات تۆ ئەگەر خۆت با ئێمە یەکسەر تەرجەمەی شەخسی بکەین تۆ خۆت چۆنی مامەڵە لەگەڵ من دعوەتکەی مثلەن بەیانی من و مامۆسا و سێقۆڵێڵی کاکە لە ماڵی من دعوەتن چۆنی تەسەڕوفەکەی ئێستا جەنابتان خەڵک گوێتان لێگرێ خەڵک چاوتان لێکا بەڕاستی ڕەنگە ئێستا ئەم قسەی کە تۆ جەنابتێکی ئەڵەی ئەندام پەرلەمانێک منی دعوەت کردووە بە پەتاتە ئیتر ئەگەر بەیانی منیش دعوەتێ بکەم ئەڵێم ینی خۆم زۆر سەخلەت ناکەم ئەو نەی بەلام و مهم بێ مامۆسا هاتۆتە ماڵەکەمان و چایەک و نانێگە خۆین بێکەوە و گفتوگویەکەکەین بۆیە ئێوەمانان ینی لیدەری کۆمەڵگەن ینی پێشڕەوی کۆمەڵگەن هەر کەسە و لە ڕێوشێنی خۆتان خەڵکیی زۆر گوێتان لێگرێت تۆ ئەگەر ئێمە داوەتکەی چۆنی ئەو ڕێوشێنە ممارەساکەی بێ مجاملە باڵا من وەکو خۆم شخصی تەمامەت شێوازی بیرکردنەوەی کەسەکانە من بۆ خۆم نیزامی بۆ فێم زۆر پێ ناجەحا نیزامی بۆ فیا دانانی کۆمەڵێک خواردن کەمێک لە خواردن مەسەلەن بۆ یەکێک لەوانە من لە میوا جێبەجێ یەکەم مەسەلەن کاتە میوە بۆ میوان ئەکڕم شێوازی میوەکان چەند نەوعێکە کڕمەرێکی جاروای نیو کیلۆ لێکم جاروای کیلۆیەکی لێکم علاگەیەک تێکەڵەکەی تێکەڵیەکە مەڵم تێکەڵی کە بۆم لەبەرەوە مەسەلەن دووسێ سێودا نەموو دووسێ پرتەقاڵ و ئەڵێم بۆ ئەوەی تەنەوع بکەین لە شتەکە یعنی مەسەلەن ها بە پێی پێویست بێت باش سەر ڕای بۆ مناڵەکانشم لێ مێنێتەوە بەڵام یعنی وەکو پێتم وت لە کۆمەلگای ئێمە لە کوردستان لای خۆمانە بە شێوەی گشتی تۆزێک ناوێری هەنێ جار بتوانی مەسەل بەسەر بە یاسای ڕۆژەڵات بڕۆیتە ڕێوەگینا ئێوە قائیدن ئێوە لیدەرن من کە هاتمە ماڵەکەی تۆ باعتیبارمەوە کەسی ئەم مامۆستای ئاینی بەحسی مەتکرد ملت دەبێت مامۆستای ئاینی تجار ملت ناین ماڵی خۆ يعني هرتم دشنا مالي خل فأو برسب زور زحمة يعني هر دعوة هر دعوة موضوعي قطوري مالي من أواش بيربك يعني طبعا كنت بس بعكسه موانين بالرابكة يعني من أودي يعني ما مصامت توقيتي يقصد والرز والراش كوبو بس هو باولا يقومان والله إما بيما صفتها نوك ملانية جينا منها وركاني مسام بينن يعني أزارين كامل لدعوة كاري أقصد ولا باشورة ما مستجاسم داعية ما وك شيخ وملا وقانون ملاني توام في الله باش خانية قريمة دعوتك بو مالي خو والله ئەو قسەکەم مەجال پێ بدەیت تەواویکەم داوەتەکە جواب دەمونە لەبەر ئەمە جواب دەمو لەو لاو قسە آخر نە مامۆستا مامان بەرە کۆڵانێکی ئەخر دەمەوە وەلێژم ئەو قسەکە تەواو نەبوو باشە ئەوش لە بیرمان ئێستا ئێمە داوەتی بۆ ماڵی خۆ چۆنی تەسەڕوفمان لەگەڵاکەی من بە پێی میوانەکە مامەڵەکەم و دەموچاوی ژنەکەی خۆم ژنەکەی من بڕێ کەس تێت ئەم چووە ئەزانێت تەبعی ئەو چۆنە و چی ئەکا و ئیتر ڕەنگە ڕێفاقەتەکەی بە پچڕێ و لا بچوات بە پێی ئەو منە نێرێ بۆ بازار بکڕە و منی کرم و تێرمیوە دروستێکە ئەمە وەختێکە بە پێی ئەو میێوانە ئەوانەی میێوانی تایبەتی خۆمن و ڕەنگە ساڵی یەک جاریش بێنە ماڵم 2 ساڵ کڕەتێکیش ناوی چیانەوەم 2 کاکە ماڵ و کاک لوقمان و کاک ڕەوفی ئازەری لە سەردەشت کەسانێکن و کۆم پیاوانە نیوەڕۆ خێزانم خۆرینێ بۆ ماڵەچینە وتیان برا عزیەتی ماڵ مەکەوتم دێ ماڵ بۆ عزیەتکەم خۆ من پیایی گێر نهاتێ بۆ ماڵ تای چی بکەن وتم چیە خۆن تیا وەڵا نان و خیارێ نان و دۆیە وتم ڕاستیان ناوتم دێ منەچم نانە کەسێن میوە خیار و دۆکە بچین خیار و دۆکەیان سند و هاوردمان کاک دکتۆر عەبدولفەتاح هەورامی لە زانکۆی گەشە لە زانکۆی سلێمانی کا حاجی حەبیبی کانیشابان منیان داوەت کردەوە هاتین نە تۆ بێ بۆ لای ئێمە ناین بۆ لای تۆ لە کوردستان هاتن بۆ مەریوان باش ئێمە هاینە دەمەیە نیمەڕۆ نان و کەرێ و پیازمان خواردە باشە یەک قسە کرد لێرە زۆر بەلامەوە مهم بوو مامۆسا وتی
ئەو خەڵکانەی کە داوەتیانەکەم خەڵکانی عاقڵن یعنی ئەم پەیوەندی بە خەڵکی کەسی بەرامبەریشەوە هەیە. وڵاهی من زۆرترین زەحمەتم لە میوانیە میوانی کەسی بیعقڵ وەنیە یعنی چکە ئەو واولێکە ئێستا ڕەنگە ئەو نانوکەرێبی نەزانێت ڕەزیلم لەبەرەوە وا نەزانێت خۆشم ناوێت لەبەر ئەوەی وا نەزانێ مناڵەکانیشم هەر هەمیشاوان دەعەزێتە لەبەر ئەوەی پەیوەندیەکەی نەپشڕێتەکما خزمایەتێکە لا نەچووە قسەم خەتایەک قبولکەم کە بڕوان پێێنی مەگەر هێمە هەمومان وا ناکەین واکەین وەێ من هەوڵازیبوونی خەڵک درست بکەن ممكن نينا حتى جوازر ما يعني أجر حاشا يعني متي أحمق يكي نم بعاقل من هاري مهفاني ما دكتور جي أجر دكتور خبو وسطيني خوارنا كي زور باش جي درديني ولا أو تعلى أو كخويا أو كمشيرينا أو أنزل مش هر عيبي درست كي مروفي أحمق مروفي نعاقل هر تم مشكلة درست كي قربان ميوان أجر عقل بيلسر زواني ما خاون مالدان شن لسر سفركي چون بۆ گوێگرتن هاتێک چه ئینسانێک لە برسیان مرد چون میێوانی نەکرا من ئێستا 54 ساڵمە وەڵاهی دوێنێ لەم پرۆگرامە نانی بەیانیم خوارد و تۆزێک قەیسی تا نانی بەیانی ئەمڕۆ شامیچم نەخواردە ئێوە چوزان من دێشە خواردم یانم خواردە ئێستا بێژمی ئێوە گوێتان وا بە قسەی منەوە مردم دەنگی منەژ نەفێت نەک خەوەریان لە مەعیدەی من یەگەر خروجیاتی مەعیدەی ئینسانەکان بوێنین لە بانەوە یا لە خواردەوەی قیزبان نیان تێتەوە با ئەو بابەتە بوەستم من میێوان لەسەر زمانی خاوەن ماڵ دانیشێ و خاوەن ماڵ لە ڕەنگی میێوانەکەی ئەبێ خاوەن ماڵ لە ڕەنگی میێوانەکەی ناژم میێوان بکەیتە ڕەنگی خۆ میوان ها گاز برسی و خواردنی بدەرێ حەزەکە لە خواردنی خۆش ئەگەر کەریمی بی دەرێ وەلێ ئەوانەی ئیتر هەردووتان بوونە سەر ڕەنگی یەک زۆر ئاسانە میێوانی ئەوانە تێچووی بچمۆ سەری بابەتەکە کەوتم لەوێنە ئێمە ئەبێ خۆڕاگری فێر بووین لەبەر مەصرف ئێمە مەنابعی جیهان وا لە بەردەستمانە گشتیان ناتوانین مەصرف بکەین تۆ ئەتوانی بڕێچت مەصرف بکەی چون جێگرەوەی هەیە بەڵام بڕێچت جێگرەوەی نییە تۆ مەصرفی بکەی بەشی کەسێکی تر لە ناوەبەی چییە وەکو ئاوی سلێمانی تێت خەڵک بیخۆن گەڕێکی خوارد بە مەیلی خۆیان بەریدەن گەڕێکی ژوراویانە مێنێ پارەیکی بدەن و بێژن بە ئەندازەیش سەرفەکەین حتا بە ئەندازەیش ئەبێت تۆ وەختی دراوسەکە نێسی تۆ دەستکەم بکەیتەوە بۆ یەکانە مەنابعێکە لە جیهانە ئیتر دووپات ناونەوە نەوت دووپات ناوێتەوە قەینا کارەبا زۆر پسووتێنە ئەگەر لە وزەی خۆرستا دەکەی با ماڵەکان و ڕووناکوێ با شتەکان ئەمە وزەیەک هەر خەریکە تەواو بێت تۆ بەکاری تێری کارەباکە بە شەرتێک کارەبای وزەی خۆر بێت نە کارەبای بەنداوەکان بێت بۆیە ئەمە ئەشێ وەکو حکوومەت و وەکو لایەنی خۆمان ئەمە بزانین کام منبعی هەمە مەصرفەکەین وەختێ مەصرفی چەکەین ئەکەوینە بەری شتەکان بڕێچت زەرورەتە ناوێ مەصرفی نەکەی مەصرفی نەکەی ئەمری بڕێچت تەجەمولە ینی بۆ جوانی مەصرفەکەی زیادەست نەیکەی نامری وەلێ بیکەی جوانە بیت تۆ ئوتوی جلەکەتەکەی بۆ چیەکەی جوان دەی بیکە عیبی نییە مەصرفی پارەکەی دوێوەێ بۆ جوان بی بە شەرتێک نیازێکی ئەوەڵی لە ناو نەبردێ تعریفی اقتصاد چییە؟ اقتصاد ێژێ ئەوە داهاتە لەگەڵ ئەوە پێویستە جۆرە تەطبیقی بکەی دەست لە خەڵکدانێڵی لێکی ماوە پیاوەتی پێ بکەی ئەمە ئاسانترین تعریفی اقتصادی بنە ماڵەس ئابووری بنە ماڵەس باشەهینەکەیە ینی با بڵین بایتر بکەینە چارەسەر ینی با من ئەو خاڵەکەش بێژم چون باشە بە کورتی زەرورەتم و تەجەمولم وت بە زیادە ڕێویش بێژین تەجەمول دوای زەرورەت ئەگەر لێو ماوە قەیناکە ئایفونەکە و جوانکە قەیناکە سیارەکە و جوانکە عیبی نییە ئەوەی کە دکتۆر باسی ئەوە تەجەمولە بەر لەوە ئەگەر زەرورەتی چارەسەر نەکرێت تەجەمولیش غەڵەتە ئەبێ لە بەرا پێویستیەکان کابرا قەرزاراچێ ئایفۆنەکرێت کابرا قەرزاراچێ سیارەکە یەگۆڕێ ئەمە تەجەمولە چی جەمان واتەوێنە چاو لێکەری و بڕێچێتەوەی کەوێتە کاتی خۆی بعد لەسەر قسە ئەی زیادە ڕەوی چییە زیاد ڕەوی شتێکە تۆ دوو سیارەزەیکەی بەسییان کاریی پێی نییە ئەمەیان زۆر خراپە حەز ئەەکەی دوو جلی هەسیە جلێ چوار جلێ وەڵام من بە هینێک ناچم حەفلەیەک ناچم بە جلی دووپاتۆ ئەمە ئیتر زیادە ڕۆیە لە ڕانا مەنابعەکە هەن لە بینەوەی تعریفی شکر بە زمانی من شاید بە زمانی دینی شەرمێتە ئەم ئاوە ئەتوانی بیخۆیتەوە ئەتوانی گوڵێکی پیاوە بدێت ئەتوانی دەستی پێ بشۆری ئەتوانی قڕیکی پێخاسکی ئەگەر ماڵەکە ئیمشە و کونێکی واتی ئەو سەرمای لێوەتێتنەوە قڕی پێخاسکێت و کپیکەیت تۆ شکریە ماوەسە ئەگەر دەست پیسە و گەرەکتە دەرمان بدەی بەیەکێ قڕخاز نەکەی دەست و بشۆری شکری نیعمەتە کەس ئەگەر کەسێکی دەلاتە لە تینوە خەریکە ئەمرێ ئاوی بدەیت تێبیخوا شکری نیعمەتە کەس ئەگەر هیچ کام نەمانە نییە گوڵەکە ئەو بدە و کاتیەسی
بۆیە کانە ئێمە بە هەموو شتێک ناتوانین بێژن زیادە ڕێوی هەمتر دەکەوێتەوە سەری عقلی کەسەکە عقلی چووە بان خۆڕاگری زیادەیە خۆڕاگری زیاد بوو لە خۆیەوە بۆ ضرورەت ئیشەکەین زیاکانیش بۆ ئەحسان و پیاوەتی باش چۆن بکەینەیتر دیوی چارەسەر یعنی ئەوەی ڕۆی ڕۆژ یاڵا باشوور باکوور دیوی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا گوێیەکمان لێ بگرن بۆی کە ئەم شتە ڕاستکەینەوە یعنی ئەم بابەتە بەرینە ئەوەی کە چیمان پێکرێت بەڵێ خۆی هەر کەسێک تەمان لە کۆمەلگا ژیامەدەم ئێمە کەسانێکی متەرابطین بەیەکۆ پەیوەندیمان بەیەکۆیە هەر کەسێک لای خۆی پشکێک مەسئولێتی بەرەکەوێ بەڵام ئەوەی کە گرنگترینیان یەکێکیان دینە بابەتی قورئان زۆر بە جوانی ئەم بابەتەی باس کردووە باسی ئیسرافی کردووە باسی ڕەزیلیشی کردووە ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون باسی ئیسرافی کردووە فەرمێ إن المبذرين كانوا إخوان الشياطين وإنه لا يحب المسرفين باسی وەسط ئەفەرمێت ئەوەی کەوا زێدەڕەوی و ئیسرافەکە لە حرامەیان شتێک پێویستی پێنێ لە حەڵاڵە و بەکاری دێنێ ئەوەنە خوا خۆشیانی ناوێ یانە فەرمێ برای شەیطانن شەیطانیش کوفری نعمەتی خواکە ئەوە بەنسبەت زێدەڕەوی لەم لایەوە ڕەزیلیشە فەرمێ هەر کەسێک لە ڕەزیلی خوا بیپارێزیەوە سەرکەوتووە لە ناوەڕاست شاخوای لە وەسەطی ئەمە خوا فەرمێ قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق کێ هەیە بتوانێت طیبات و جوانیەکانی خوای گەورە من لە خەڵق حرام کە خوا مەجالی پێتان داوە سەر ئەم پاراستنی تەوازن لە قورئانە هەموو لایەنەکان باسەکە دین ئەتوانێت معالەجەی ئەمە بکات یەکێک مەسەلەن طبعا مامۆستایانی ئاینی دڵنیام کەسیان قسووریان لەم بارە نەکردووە باسکردن و باشایی بۆ گوێ ناگیرێ بۆ گوێنەگرتنەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کۆمەلگا ئیش بە حەز و ئارەزوو پێشەخا لەسەر عەقڵەگیران بە زمانی عەقڵ قساکەین بەهەرحاڵ خاڵێکی تر لە خاڵەکان کۆمەڵناسەکان پیاوە دەرونیەکان من بۆ نمونە باسەکەم کە من ئیسفادەم کردو ئەو پیاوە کە لەگەڵمان دانیشتۆ دکتۆر خانی لەناو سیارەکەمە کۆمەڵێک وتاری مێناوە دامناوە گوێی لێگرم قسەی باشمان بۆەکە ڕۆژێکیان گوێم لێ بوو ئەڵە دایکم ئێمە مناڵ بووین چکڵە شقارتی لە ناو شقارتەکەی دەرەکرد دەمیەدا و چراغەکەی پێ ڕۆشنەکرد و ئەی کوژاندەوە ئەی خسۆ ناو شوێنەکەوتم دایە ئەوە تۆ ڕۆشنەکرد بۆ کوژانتەوە وتی کوڕمەوە دوایی شتێکی تری پێ ڕۆشنەکەم هەرە و چکڵەش سوتاوە ئاگرەکەی پێدەمەدەم و شتێکی تری پێدەمەدەم ئەوە شقارتەکەی ئیسفادەی لێکەمەوە جارێکی تر یعنی بەڕاستی هەستەکەم پیاوانی وەک ئەم پیاوەمان زۆر پێویستە کۆمەڵناس دەروون ناس ئێمە لە کۆمەلگای ئێمە کەسە کۆمەڵناسەکان پەراوێزە خرێن کۆمەڵناسەکان بێ بڕۆن حەماڵی بکەن تەعین نابیت کە تەعین نەبووە بێ سقوط بکە لە کاتێکە ئێمە هەزاران کێشەی کۆمەڵناسیمان هەیە کە ئەبێ کەسانی کۆمەڵناس بێنە ناو بابەتەکان و بێن عیلاجی بکەن بێن داتا تەقدیم بکەن بێن ئیشی لەسەرکەن بێن محاضرە تەقدیم بکەن کۆمەڵناسەکان بوونەتە خەڵکانێک دوورترین کەسایەتی لە ناو کۆمەلگا کۆمەڵناسەکانە یەکێک لەوانە میدیاکانە ڕۆژنامەنووس کەسێ ئیسا ئەم ئیشەی تۆ یەکێکە لە ئیشەکان بەڵام ئەمە بەس نییە ڕاست یعنی ئەمە کەناڵێک ئەم کاراکە بەڵام پێویستە سوۆشیال ئەو هەموو کۆمنتە ڕۆژی چەند هزار کۆمنتی جنێوە نووسرێ ئەگەر هەرێکێک یەک کۆمنتی باش بنووسێ لە ڕۆژێکە 1 ملیۆن کۆمنتی باش دێتە ناو خەڵک سەرزەنشتی خراپە بکرێ کاکە ئەمە مەکەن ئەمە چاک نییە ئەمە زیادەڕەویە ئەمە ئیسرافە بە زمانی جوان ئیعلام زۆر کاریگەری هەیە پێم وایە لە کۆتا عیلاج من ئەم چوار خاڵەم هەڵبژاردووە ئاین کۆمەڵناسی میدیا هونەر بەڕاستی من وا ئەزانم هونەر ئەو خاڵەتم زۆر بە هونەرەی من پێتەڵێ میسە سەرپەرشتیاری پەروەردەیی مەدرسەیەکم ئەوەندە من تەرکیز لەسەر هونەرەکەم هیچ کەسێک نایکە من وا ئەزانم هونەر حەقی بە دنیا عیرفانیەکە و دنیای مەحویەوەتەوە هەیە هونەر ئەدەب بەشێکە لە هونەر بەڕاستی و هونەر هۆکە ینی مەسە بۆنە شاعر بێت شعر بنووسێ لەسەر ئیسراف هونەرمەند بێت فلیم بکا لەسەر ئیسراف کاریگەریەکانی میدیا بێت کامیرەکەتان بخەنە سەر ئەو شوانە بێن بڕۆن ئێوە بەرنامە تۆ باسی دیاردە ناکەی تۆ دەروون و دیاردەت نییە نازام شتیوە بڕۆ دەستی میدیاکان بگرێت بیبە بڕۆ بزان ئەو شتانەی فڕات بزان چ مەزبەلەیەک لە کورسان زۆر زەرورە زۆر کاریگەری چۆن ئیسفادە بکەین ئەو زباڵانە بۆ وایە کێ مەسئولە لەمە مامۆسای ئاینی بێر ناوەزعەکەەوە بڵێ مامۆسا ئەمە حکمی چییە ئەم کەسێ ئەمەی فڕەداوە حکمی چییە پێویستە کاری لەسەر ڕاستە بە کورتی دایکی وایە کرد بەڵێ خەزنەوی ئەمە خزمەتە درێژەی پرسیارەکەی جارێ وتم دایکە کردم ئاگرەکەی تێخستۆ شەقارتەکە ئاگریر بە دەستەوتی ڕۆڵەگیان بەم سەرەکەی تێخەمەوە ئەیکەمە لای دەستخۆشخەزنەوی چارەسەر بێگومان ڕۆلێکی گەلکی مەزن ژوار هەیە بتایبەت مەوزوعی هونەر و میدیا و ئیعلام وەختێک گۆ دەستێ خۆداینە سەر ئەو برین هەگەر ئەم بێژن زۆر تەئثیری خۆ هەیە
ولكن دعيني وقت مسؤوليتي أم بيجن تربيتي إنسان لسر موضوعي آين جبرقو أو موضوعي بحثي ديكي موضوعي إسراف بو من موضوعك حسانة يعني موضوعك جنهك بتشوكا آياتك قرآن بيروز بيجي كلوا من طيبات ما رزقناكم ولا تطغوا فيه فيحل عليكم غضبي جوان تشتين جو خدي تعالى برزق دايوا تشتين جوان خدي تعالى دايوا لشيار بن زيادي حتى دنتشن أجر زيادي حتى شوم دبي غزبي خالتته اگر انسانی مسلمان سر او تربیت رابو ناسکر اگر او تجاوزی حد مقابلی وی غضبی خوایا عذابی خوایا باش دكتور علي شريعتي قسيشي هي على ولاتاني اسلاميه اسلام هي ومسلمانيه لو ولاتاني غير او قصه سر زمان زور كسي زانيار هاتيه بلاو كرن يعني محمد عبدوجي سر زماني هاتي قلت دائما قلت شو فرنسا قلت شو موالاطي اوروبا من اسلام دين بداخل من مسلمان نديد دعيني وقت داروجي قارودي بيجي الحمد لله من مسلمان ببوم بريقوز مسلمان ببينم بداخل نفسي او اشكاله او موضوعي قلت لكردستان هيا برنجا كيجرنجا دمجو ام بانا بردبن ام دشنا اوروبا النرويج المانيا هولندا بلجيكا اي ولاتي بانا بري ام او كيشا او مشكله او عادات او تقاليد لقال خدبن استابوت اكسبيجم استال ولات روج افاي كردستان بسبب موضوعي شار بسبب موضوعي فقيرتي هجارتي موضوعي تعزيه بويا كروش او روججي ساعتي خو تحديد بونا او ساعتي جو تحديد بونا جي خوارن لدانا زور مسالي لدايا مايا استا شاي وقهوه او باش قنا مايا باش استال اوروبا ساعة دوي نيروبي ساعة السية عصر بي ساعة الششي مغرب بي أي كات درباسي تعزية بي بري قوت بيجي خواي رحمي لي بك هيش بي يكسرني فروجي ديني سر ماسة يكسر وكبر أو فروجة ناخوي جمال أخوي جهات يتير أنا برسية نقدبت بخوي اگر خداني تعزيه جي او فروجه حاضر جينك اما يكسر كومل او كسر قدري مريو خناغري يعني استا باوكيتا خدمتي تكير وفاتي كر استات الاوروباي يعني $100 بوتا زور زحمت بو زغتي مجتمع دهيليجو او انسان بكبي او شاشيده ورازي كرني جفاك رازي كرني مجتمع ممكنين شاعري عرب دبيجي دبيت تالله يعني والله تالله لو صاحب المرء جبريل يعني والله أجر مروف هفالتي حضرتي جبرائيل بك جبرائيل إيجو مرسالي نابينا خوبي خنبريا لم يسلم المرء من قال وقيل أجر تهفالتي حضرتي جبرائيل بك تخلاص نابش دفو قيل وقلت يا خلكي يعني هار خلك ويقصى بك راست أمي أوروبيا بلام يعني تولى أوروبا جيت يعني بوشي أوروبيا كان سيستم فيري أمشتي كردن كإسراف نكنو يعني برو هرشي تنكي خولي مال بمالي أوروبا بقرة فنقريق نابيني بطاتيق نابيني يعني استال النروج يعني سيستم فيري كردون بلي سيستم آين فيري كردون سيستم يعني استال بالأوروبا من ناتوان بيجم آين أوروبا سيستما بقول أوروبا حتى أوروبا فرقي هي استال ألمانيا مثلا بيجن أو قنيني كولا جماعتي ما ذكر الألمانيا سيستمينية تأو قنينة كريت فريدي يعني عفوا ألمانيا ولاتك دي ألمانيا ونروجنا ألمانيا ونروج أو قنيني كولا أو قنيني بيبسي أو قنيني فانتا أما كاس فرينادي كاسي فرينادي هركس زنجيل بي فقير بي حالي تاتش بي كاس فرينادي ما حمل مالي خو كوم دكن داوي حفتا حشتا قوتي تشد بن مدوشو مدوكان يك حمس سنت فقرينم أو سيستم تفريدك استال النرويج ما مجبورن حتى زبلي خوارن ناتوان بافجم زبلي نورمال حتى زبلي جي جودايا شبو خاطري إعادة تدويري تجرب بيجن أو سيستم أو آلي كار بيجو مان آين بيشجردك بيكو مان مسألة كومل بيشجردك بس أو كسي جو إنسان مجبور دكي سيستما أجر من بزانبن أجر شخصي من بيجم من إنسان الروجم أجر من بزانبن جزاء نينا من أو زبلي فرد دم زبلي نورمال ما هو شو أصلاً أو زبلي خوارن أو زبلي نظام أو زبلي جوا بلاستيكا بس مطرسية جو جزاوري مخالفة وري
ده كورونا مثلا وري صد كورونا وري نحاكا حوجة ناكي أو معاقبة نلازم أو جزاء جارك دو سي ده بازدا أوتوماتيكيا فيرد بإنسان أو الزور جارة إنسان دبينم يعني أم بابتا سوشي كومال سوشي سيستمي شيتياس بيجومان لكردستان من زوري كسيديتي كردي ما زيارتي كردستان دكن شغارة دكشينن وقتي شغارة خلاص دكن شغاري دستي ويدا نازن الكود اللي بابجي كاجي قليش كاني بينما خلقي كردستان تافي جنوب نورمال سيستم أو فيرينا كريه خاني لشي قصفكم والله لو نسيوتا ألم بالي وتيجني لو نسيوتا اما اچ مسري وقصي كاك دكتور غزنويه لا نروژا للسويدا لدنماركا تشتكيتكي خواردنكا بيفروشن لخواردنكا جرانتر وتو يتر أرواني أما أم بطلي أو فرداينين يا أو كي باي 150 دينار وبطلكي باي 2 دينار باي 2000 دينار ولا بوم بنزينة للسوبريا كان قشتي ليتي ورقرنو كرسيك يان دروس كردوه سيارك شو خيابان أيويني رقمي سيارك أناسيا باري شنو خيابان تاليسيني إوارتي تو ده شقام قرياي باري ده شقام ليسين أغزاني نشوائي بو بوزليدان أو بارتيانا لينغسن أما سيستم كنترولي دركية كنترولي دركي بس زاو بأوجتانا إيشكا باش كحكومة روسيا كا باش باسي كنترولي ناوكي كنترولي ناوكي زانست روسيا كا كنترولي ناوكي عزتي نفس روسيا كا پروردەی مرۆڤەکە دروستیەکە ئێستا بۆ کۆمەڵگەی کوردیە گەرنەوە بڕم پێویستمان بەوەیە جاری ئێمە نەگەیشتوونێتە بە هەردوویان پێویستە بۆ ئەم چینەی لە دەست دەرچووە بە کۆنترۆڵی دەرەکی بیکەین ئەمانمان ئەزمون کرد و فێر کرد مناڵ زمانی دایکی فێرەوە خۆ زمانی باوکی فێر نابێ خۆ زمانی دەر فێر نابێت لای دایکیا فێرە بێت ئەگەر دایکەکەی بە کوردی قسە بکە مناڵەکە بێتە کورد ئەگەر بە تورکی قسە بکە ئەبێ بە تورک ئەگەر دایکەکەی بە سیستەم فێرمان کردووە زەبڵەکان جیاکاتەوە مناڵەکە خۆ خەبەری لە سیستم نییە پەروەردە ئەبێ چینی دووهەم پەروەردە ئەبن ئەوان پێشتر ئەم هەنگاویانە هەڵگرت با نمونەیەک بێژم من لە تورکیا چوومە مەدرسەیەک تەکی مامۆسافەریقا بۆیە ناوەبەم شایەتەکان دیاربوون مەدرسەیەکە نێزت بە 500 تەلەبە تایە خواردنی خوارد چوین تەطبیقی مەدرسەیەکی تورکیا تەکی مەدرسەیەکی کوردستانە بکەین بزانین ئەتوانین چی بکەین لە 500 تەلەبە خواردنی نیوەڕۆیان خواردوێت چەندێ زبڵ کەوتوێتەوە باشە بە مامۆستا و تەلەبەوە لە تۆوە پرسم لە تورکیا لە تورکیا وڵی لە تورکیا نازان بەس لە کوردستان پێت هەڵێم بەقەرەمە وەڵاهی نەگەیشت بە 1 کیلۆ وەختێ پرسیمان چیتان کرەوتی کردمانسە سڵف سرویس کراوەیە خۆی بڕوابێنێ قەعەدەیەکمان داناوە ئەگەر لە خواردنەکەی بمێنێتەوە بێ پارەی 1 ژەم خواردنی تەواو بدە وەلی ئەگەر لێی نەمێنێتەوە نوێشی گیانی بێ کەم و بچوە 1 جاری تر بێنی لە کوردستان جێگەیەک کراوە بوو کەوا و نەفرێک چوو 25 شیشکەواوی ئاوردوو چون 25,000 دەی تۆ چیتە ژوورۆ 25 شیشکەواوی ئاوردوو نەیتوانی بخوایەکی قەپێکی لێگرتوون ئەمە نەخۆشی نییە لە ڕستورانێکە لە ژاپۆنە جەماعەتێک دۆستی ئێرانیم بۆ میان گەڕانەوە وتی چوین خواردنمان داوا کرد خواردمانەوە ڕۆژ ڕۆژ دوایان چوونەوتیان بۆ ئێوە خواردن نیە بۆ نییە پارە دەیوتی بۆ ئێوە نییە وتی پرسیمان وتی ئێوە پاشماوەتان لێمێنێتەوە ئێمە پارە خواردن نادەین بە کەسێک پاشماوای بێ ئێمە بین لە پرۆژەی پێنجوێن شاری فێربوونە ڕۆژی یەکەم من هاتمە پرۆژەکە نێزیک بە 15 کیلۆ خواردن لە 30-40 نەفەر ماوە ژەمی دووەم قبوڵم نەکرد وتم بەلەم و بەربەلەمیان بۆتان دایان نێزیکی 1 کیلۆ پاشماوەمان ماوە بە پیسی باقیەکەی خوریا ئێستا هاینە نەفکرێوایەکی لەو پرۆژە لیانە پێ بکەین گرەکمانە بیکەین ئەوەش کە ئیساتە بۆچی واسە جیهانی مەسرفگراییە لە بیرتان نەچێت مامۆستایەک دەروون ناسێک کۆمەڵ ناسێکی هەژار چی لێتێت وەختێکانە ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی 2 ملیۆن کەس 2 میلیارد کەس ئەی بینێ و مسی بانگەکەن بیکا و ئەکتەرە جوانەکانی سینەما تێرن بۆ مەسرفکردن بەتاکیدەوە بابەتێکی ترێ ساحەت مەسەلەن ئەو ساری کە دروست دەکرێت سارە دروست ناکرێت بۆ 10 ساڵ ئێستا مۆبایل دروست ناکرێت بۆ 10 ساڵ دروست دەکرێت ساڵێکی تر ڤێرژنێکی تریە ئۆتۆماتیکی ئەمە پێفڕێ بەڵام ئەوەی کە پێمان نەکرێت مەسەلەن خواردن بەڕاستی ئێمە ئیتوتم ئەمانە بکەین پیاوی عاقڵ لە پاڵی دەریای چاخۆی بشوات بە جامێک ئاوە شوات لە کوردی خۆمانایەژن لەسەر ماڵی مردم کاورا تاقی کەرەوە ئەگەر لەسەر ماڵی مردم ڕژان دیێژە گای مردم گەڕامی مردم نێڕانم نامردم
چۆن بۆ ماڵی مردم مامەڵەکەی ئەگەر بۆ ماڵی خۆی ئەتوانی وا بکەی ئەمە باشە گەر ناتوانی دەیمەی کە ئەوە ئسرافە بۆ یەکانە بە من خشتەیەکم کێشا ئیجازە باشە سێ دەقەمانماوە ئاگال دەی باشە بەشی خشتەکەکە من لە بەخشینی چا قسەیە بکەم ئێمە مانگی ڕەمەزان چون بابەتەکە مانگی ڕەمەزانە لە بیرمان نەچوات یەژین مانگی خواست ئەم مانگی خوا غەڵەت حاڵی بوو نێژی هەرچێکە بیخۆ خوای هاتۆ وەڵا خوایە ژن خوا دوانی دا هەرکێ دوانی داوانانی چا ئەو ئەفریقیە بەو بەختانە مردیانیان نیەمرن ئەس قەزا دوانیان لێمە زۆر سپیتریچێ خوا عقلی دا دوان و نان تەطبیق بکەی وەیەکۆ نە نانەوە بە دوانە گەرەک پێ بیخۆی چۆن نەخورێت بەخوا نان نە و هین دوان نەوێ نان بێ هەر نامریت ئەمێنیت با هۆشمان بێت من مەسرف ئاوا بەرچاوەکەم ئەگەر کامێرەکە بتوانێت من دەسەڵ بڕم یا کامێرەکە یارمەتیدە کامێرا دەسەڵ بڕە بۆ ئەم دووبارە ترافیک لایتێکی تر با لەبەرا مامۆستایانی عزیز و دۆستانم ببینن باش من ترافیک لایتێکی ترم لە خەرج و مەسرەفا دروست کردەوە ئەم ترافیک لایتە ئەگەر تماشای بکەن دەلاقەیەک دروست دەکات ژیانی ئابووری ئەم خەڵکە بەدەست مەسرەف و پێداویستیەکانەوە کە مەسرەفی تیاکەن سێ لایت دروستەکە لایتە سەوزەکە من ێژم ژیانی ئەو ماڵە ئەگەر هەژاری چوین ڕەوانە و ئەچوا بەڕێوە و خەرجەکان ڕێوجێی خۆیان نەگرن و لێک ڕازین با کەمی کوێت با هەژاری چوون ماڵە زەردەکان گیر و گرفتیان هەو و ناتەواویانەوە لە ژیان شکر بەخوا هەر ئەچوا بەڕێوە ماڵە سوورەکان سەقەتن شپرزن ئاڵۆزن جا بچینە ناوی دەلاقەکە ئێمە مەسرەف وتم یا ضرورەتە یا تەجەمولە یا زیادەڕۆیە من خەریکم لەسەر پێویستی قسەکەم ئەگەر ئەو چتە پێویست بێت ئەوە بە کۆ نیشانمدا ئەگەر ناپێویستە بە خاڵێکی نەرێنی منفی نیشانم داوە ئەو چتەوا پێویستە یان ناپێویستە تێچوویەکێ یا تێچووەکەی زۆرە یا تێچووەکەی کەمە ئەگەر شتێکی پێویست بە تێچووی کەم بتوانی بکڕی ئەمە سەرکەوتنە هایتە منفعەتە و ماڵە سەوزەکەس ئەگەر شتێکی پێویست بە تێچوویەکی زۆر بکڕی باشە چون پێویستە تێچووە زۆرەکە تووشی قەرز دەکاوە لێ ژیانە ڕوات ئەگەر شتێکی ناپێویست بە تێچوویەکی کەم بکڕی هەر زەرەرەکرە چون دواتر هەر فڕێدەی هیچ پێویستێکی پێنەوە ئەگەر شتێکی ناپێویست بە تێچوویەکی زۆر بکڕیت تووشی هەڵشکیان و دۆڕانە بیت ئەمە گرفتی ئێمەس ئەبێ مامۆستاکان لە سەرمانە ئیش بکەن میدیا ئیش بکات دەسەکانە خۆش دوا قسەم بۆ بکە زۆر بە کورتی دوا قسە وڵای من ئەوەندە ئاڵێم هەوڵ دێنێمە پێکەوە موئەسەسات دروست بکرێ ئەم هەموو منەظەمە ئەم هەموو ڕێکخراوە ناحکومیانە هەیە ڕێکخراوێک کار لەسەرەوە بکات بگەڕێت ئەم بابەتانە تۆزە ئیشی لەسەر بکرێ ئەو خەڵکانەی کەوا تەعین نەبوون هەڵدەن لەم ڕێگەوە هەلی کار بدۆزنەوە بۆ خەڵکی یعنی بەس دانە نشین شکالات دروستکەین شەڕ دروستکەین مشکلە دروستکەین بین یەکێک لەم ئەمە یەکێکە لە بوارەکان توانین کاری لەسەر بکەین کەمترین ئیشی لەسەر کرا کەمترین هەر ئیشی لەسەر نەکراوە ڕاستە بهترین بارێ ئیسرافێ تەبذیرێ ئینسان دکەوێ بن بارێ جڤاکێدا مەجبوری خەلک داخواز دەکێ مەساجێمی داوی ئەوە بۆ خەلک ژیان نەکە دەستخۆش لە کۆتایی منی شەڵێم قسە و باسی زۆر باش کرا هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم هەنگاوێکی جددی بین پێش هەموو کەسێک بۆ خێزانەکان یعنی با قەپی گەورە نەگرین پێش هەموو شتێ بۆ خێزانەکان 45 لەو 45 خواردن لەسەر سفرەکە و دامنێ و منی ژێم ئەمە ناخۆم زۆر بە یەقینەوە تەلەفۆنێکم بۆ بکە بڵێ دەروون ئەرێت تۆ حەزت لە چییە بۆی کە بەپێی پێویستی بیخۆین و با داوەتەکانمان وەکو مامۆسا فەرمی یعنی میوانی زمانی یەکتری بین نەک میوانی سفرە یەکتری بین کاتێکی خۆش